بەڵێ سەبارەت بە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی و بابەتی پرسی سەرۆکاتی کۆمار دواکەوتنی ئەم دۆسەیە کە پەیوەندیدارە بە وەستانی پرۆسەی سیاسی لە عێراق و یەکلانەکردنەوەی کاوە محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەگەڵمە زۆر بەخێر بێ کاکەوە لەوە دەست پێ بکەم ئەم بڕیاری دادگای باڵا چۆن دەبینی واتە هەردوو خولەکە ڕەت دەکاتەوە بێجارێکتر لە نێو پەرلەمانەوە دەنگ بدرێ یاخود دۆسیەی کاندیدانی پۆستی سەرۆک کۆمار یەکلا بکرێتەوە بەو شێوەیە دەبێت. زۆر سپاس کاکسیا سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانی ئێنارتی. لە ڕاستیدا من بۆ خۆم پێشبینیم دەکرد و پێشتریش لە لێدوان و نووسینێکدا باسم لەوە کردبوو کە پێشبینی دەکرێت کە دادگای باڵای فیدرالی دوای ئەوەی ئەو ماوەی درێژ کردەوە بۆ بڕیاردان لەسەر مەسەلەی ئەو سێ ڕۆژەی جاری دووەم کە بۆ خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکی کۆمار کرایەوە بە نادەستوری دابنێت بەفعلی ئەمەی بەرگەی یەکەم با بڵێن ئەو بەشەی کە پەیوەندی بە نادەستوری بوونی ئەو بڕیارەی سەرۆکاتی پەرلەمانە ئەمەی جێبەجێ کردووە و بە شێوەیەکی دەستوری یەکلای کردوێتەوە. بەڵام دوای ئەوەی کە جێی سەرنجە لە بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدرالیەوەیە کە ئەم دەسەڵاتەی داوەتە پەرلەمانی عێراق، یعنی دەسەڵاتەکەی با بڵێن لە سەرۆکاتی پەرلەمان سندۆتەوە بە نادەستوری حسابی کردووە، بەڵام دەسەڵاتەکەی داوەتە پەرلەمانی عێراق. لە ڕاستیشدا ئەمە بە هیچ شێوەیەک تەنانەت لەگەڵ یەکێک لە بڕیارەکانی خودی دادگای فیدرالیدا ناگونجی کە لە 2018 دەری کردووە و جگە کە دەڵێت جگە لە تەناقوز هەیە لە بڕیارەکەیە بەڵێ کە دەڵێت جگە لەو دەسەڵاتانی لە مادەی 61 دەستور بۆ پەرلەمانی عێراق دانراوە پەرلەمان ناتوانێت هیچ دەسەڵاتێکی تر ممارسە بکە. لەبەرەوە پێم وایە ئەمەیان لە ڕاستیدا هێندەی با بڵێن منطقی نەشیش بسوتێونەکە بابی پێڕەو کردووە دادگای فیدرالی و دەرفەتێکی سیاسی داوە نەک دەرفەتێکی دەستوری بۆ ئەوەی هێزە سیاسیەکان هەرخۆشی لە خودی بڕیارەکەی ئەمڕۆدا باس دەوە دەکە کە بۆ ئەوەی پەرلەمان با بڵێن نوێنەرانی خەڵکی عێراقەوە پێکهاتەکان لەوێ نوێنەرایەتیان هەیە بۆ ئەوەی بتوانن بێکەوە ئیتفاق بکەن و بگەنە ئەنجامێک کە ئەو با بڵێن بۆ مەسەلەی خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار خۆی لە ئەساسدا ئەو درێژکردنەوەی کە با بڵێن بڕیارەکەی کە تەزیل کرد بۆ ئەمڕۆ بۆ یەکی سێ ئەمەشیان دیسانەوە پێم وایە دیسانەوە دەرفەتێکی سیاسی بوودای. ئەو سی ڕۆژەی کە دانراوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکرێت لە دوای یەکەم دانیشتنی پەرلەمان ئەم سی ڕۆژە کە دەستور دیاری کردووە تێپەڕیوە. لە ڕاستیدا لە دوای ئەو سی ڕۆژەوە ئەمە پێشێلکاری دەستورە هەر خۆی تەواو نەکردنی نیساب لە ڕۆژی 2 پەرلەمانی عێراق کە نیسابی تەواو نەکردووە ئەمە خۆی لە خۆیدا پێشێلی دەستورەوە بە هیچ شێوەیەک ئەمە لەگەڵ ئەو سوێندە ناگونجێت کە پەرلەمانتارەکانی عێراق لە سەرەتای لە یەکەم جەلسەدا ئەو سوێندەی دەخۆن کە دەبێ با بڵێن دەستور پێشێل نەکەن و محافەزە لە سەروەری عێراق بکەن. لەبەرەوە ئەمە لە ڕاستیدا دەتوانین بڵێن بڕگەیەکی دەستوری بوو بە بڕگەیەکی سیاسی بوو ئەم بڕیاری ئەمڕۆی پەرلەمانی عێراق ئەم بڕیاری ئەمڕۆی دادگای باڵای فیدرالی. لەبەرەوە ئەمەی هێشتەوە بۆ هێزە سیاسەکان بۆ ئەوەی لە نێو خۆیاندا ڕێک بکەون بتوانن دیسانەوە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە نەک دەستەی سەرۆکایەتی جارێکتر دەرگای خۆپاڵاوتن بکەنەوە. باوەڕ دەکرێت کە بەم زوانە پەرلەمان کۆبێتەوە و ئەم بابەتە بکاتە جلسەی سەرەکی دانیشتنەکەەوە پەرلەمان دەڵێ دەبێت دانیشین، بەڵام هیچ وادەیەک دیاری نەکراوە. ئەم دواکەوتن و کێشانە چین کە وای کردووە دۆسیەکان یەکلانە بنەوە پۆستی سەرۆک کۆمار دەزانی تا هەڵنەبژێردرێ ناتوانانی کابینی حکوومەتی نوێ عێراقی ڕابسپێردرێ بۆ ئەم هەموو گرفتە دروست بۆ یەک لە دوای یەک. طبعا دوو گرفتی هەرە سەرەکی یان با بڵێن دوو گرەی سەرەکی هەن لە بەردەم ئەوەی کە پرۆسەی سیاسی لە دوای هەڵبژاردننی یەکی دەوەوە لە دوای دەستپێکردنی با دانیشتنی یەکەمی پەرلەمانەوە هاتۆتە بەردەم پرۆسەی سیاسی یەکیانەوەی کە پەیوەندی بە ململانێ کوردیەکانەوە هەیە کە پۆستی سەرۆک کۆمارەوەکو عرفی سیاسی هەر لە 2005ەوە بەرکوت کەوتووە و ئەوی تریشیان پەیوەندی کە ئەمەیان گرنگترە پێم وایە و ئەمەیان قورسترە ئەم کێشەیە ئەوەیە کە لایەنە شیعەکان دابەش بوون و هەتا ئێستا کە ڕێک نەکەوتون و بە تەکید ئەمە درێژبوونەوەی هەرێمایەتیشی هەیە لەسەر ئەوەی کە کوتلەی گەورە چێبێ و دواتریش چێ سەرۆک وەزیران بێ و کامیان کام لایەنە وەکو خۆتان دەزانن سەدرەکان و هاوپەیمانەکانی پێداگری لەسەرەوە دەکەن حکومە ئەغلەبیە لا شەرقیە لا غەربیە حکومە ئەغلەبیە وەتەنیە و دەیانەوێت ئەکسەریەتێک حکومەت پێک بێنێ بەشەکەی تری ببن بە ئۆپۆزیسیۆن.
ئەوانی تریش کە نزیکن لە ئێرانەوە بە بەرەی ئێرانی حسابن ئەوانیش بە هیچ شێک ئەمایان قبول نییە دەیانوێت لەگەڵیان ڕێکەوتنێک بکەن و بتوانن بێکەوە یعنی سەرۆکوەزیرانێکی تەوافقی دابنێن کە هەموو ماڵی شیعە پێ ڕازی بێ ئینجا بتوانن ئەو با بڵێن حکومەت تەشکیل بکرێ لەبەرەوە ئەمانە هەموو وای کردووە کە پەرلەمان لە هەموو پرۆسە سیاسەکە بێگومان لەبەرەوەی پەرلەمانیش ئێستا دەست بەکار بووە و دانیشتنیەکەمی کردووە ئێستا کەوتۆتە تۆپەکە لە ساحەی پەرلەمانە بۆ ئەوەی ئەم کێشانە لەناو پەرلەماندا یەکلا بکرێتەوە لەبەرەوە بەڵام بۆ مەسەلەی ئەوەی کە پەیوەندی بە کاندیدی سەرۆک کۆمارەوە هەیە خۆتان دەزاننەوە ئێستا پارتی کە ململانەی هەیە لەگەڵ یەکێتی لەسەر پۆستەکە زۆر خۆشحاڵن بەم بڕیارەی دادگای فێدرالی کە ئەمڕۆ دەری کردووە و پێیان وایە بڕیارێکی دەستوریە ئەوەش تەناقوزێکە لە بینی ئەو بڕیارێک کە لەبارەی نەوت و گازی هەرێمی کوردستانەوە دەرکراو یەکسەر دەستیان کرد بە لێدواندان لەسەرەوەی کە بڕیارەکە نادەستوریە و نادات پەروەرانەیە و ئەو محکەمەیە نادەستوریە لەبەرەوەی دەرفەتێکی سیاسی داوەتە ئەو تەحالوفەی کە لە بینی سەدر و سوننە و با بڵێن بارزانی هەیە کە بۆ ئەوەی جارێکتر کاندید تەقدیمکردنەوە یان هەر ڕێبەر ئەحمەد ئەوەی کە تەقدیمیان کردووە یان ئەوەتە بیگۆڕن بە کاندیدێکی تر بۆ ئەوەی ڕکەبەرایەتی لەگەڵ کاندیدە بەهێزەکەی تری یەکێتی کە دکتۆر بەرهەم ساڵح بکات و طبعا خۆیان بۆ ئەو ئامادە کردووە و چاوەڕوانی ئەوە دەکەن لە هاوپەیمانەکانیان دەنگ بە کاندیدەکەی ئەوان بدەن بۆ ئەوەی ئەم جاریان پۆستی سەرۆک کۆمار لە یەکێتی بسەنەوە و واپەن یەشێکی پارتی بێ سەبارەت بەوەی کە پۆستی سەرۆک کۆمار بۆ چیە دەبێ ینی خۆت باست کرد پۆستی سەرۆک کۆمار یەکلا بۆتەوە بۆ کورد بەڵام ئەم ململانی لایەنە کوردیەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار بۆ چییە تۆ دەزانی کە لەلایەکەوە باست کرد کە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی لەسەر دۆسیی نەوتۆغازی هەرێمی کوردستان چۆن لایەنەکانی هەرێمی کوردستان پێکێنەرانی حکوومەت قسەیەکی جیاوازیانە لەسەر ململانەکانیان لە بەغدا دیوێکی تریان دەبینێ ئەو ململانیە چییە ئەگەر پێگەی هەرێمی کوردستان وەکو خۆیان باسی دەکەن مەترسی لەسەر ئەو هەموو شەڕفشارە چیە لەسەر پۆستێک کە خۆیان ناوی دەنێن کە تەشریفاتی و ڕێار بەدەست نییە ئەزانی چۆنە ئەم ڕێکەوتنیان لە هەرێمی کوردستان لەسەر بۆ پارەیە و ململانیەکانیان لە بەغدا لەسەر پۆستە ینی هەردوو پاکە پارە و پۆست پارە لە هەرێمی کوردستان پۆست لە بەغدا لەسەر پارەیە بۆ پارەیەوە نیە طبعا پۆستیش لەگەڵ پارە ناتوانانی لێ چەند زیاکەیتەوە خۆتان دەزانن بەڵام مەبەستم بە شێوەیەکی سەرەکی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە دێڵێم کە ئەوەی کە هەر حکمێک حکومڕانیەک کە تۆزی خەمی خەڵکی بووە من پێم وایە ئەگەر بە ئیسحافیشی بزانێ ئەم بڕیاری دادگای دەستوری بەڵام لەبەرەوەی تازە گەیشتۆتە ئەم خاڵەکە تەمەنامان دەکرد نەگاتبەوە بۆ بەشی زۆری بەرپرسیارەتەکەش دەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە مامەڵەیەکی باش و شەفاف و دامەزراوەی لەگەڵ دۆسەی نەوت نەکردووە و لە خزمەتی خەڵکدانەوە و لە خزمەتی حزب و کەسەکانی ناو حزب بووە کە گەیشتە ئەو دۆخە دەبوایە بە شێوەیەکی عقلانی حەکیمانە مامەڵە لەگەڵ ئەم بڕیارەی دادگای دەستوری عێراق بکە و بچێت مفاوەزات لەگەڵ بەغدا بکە بۆ ئەوەی ڕێکەوتنێک بکە بە نەوتەکە یان خۆتان دەزان مەسەلەی غازیش هاتە پێشەوە ئەو بڕیارەی دادگای فیدرالی هێندەی بۆ مەسەلەی غاز بوو کە ئیسارەکرا لەم ماوەیە وەسەردانی هەندێک بەرپرسی هەرێمی کوردستان بۆ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و بۆ ئەوی بتوانن چۆن نەوتی هەرێمی کوردستانیان چەند ساڵێکە تاڵان فرۆش کردووە ئەم جارە غازەکەش تاڵان فرۆش بکەن بۆ ئەوی بتوانن لەگەڵ بەغدا ڕێک بکەون و ئەو نەوتە مەلەفی نەوت تەسلیم بکەن هەرچی عقود و قەرزەکانیشە لەگەڵ بەغدا یەکلای بکەنەوە با بەغدا قەرزەکانی ئەو کۆمپانیانە بداتەوە با بەغدا ئەم عەقدانە پێداچوونەوەی پێدا بکە بەڵام گرنگەوەی بەشە بودجێ هەرێمی کوردستان بە تەواوی بەبێ لێبڕان و لە کاتی خۆیدا بگاتە هەرێمی کوردستان وەکو چۆن ساڵانی ڕابردوو کە ئەگەر نەوتیشمان نەبوو بودجەکە لە کاتی خۆیدا داهات و کێشەی خەڵک هیچ موچەی خەڵک هیچ کێشەیەکی نەبوو ئابووری باشتر ینی بازار و ئابووری لە هەرێمی کوردستان باشتر بوژاوەوە ئێستاش دەکرێت ئەمە بکرا بواە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە ئەوەی کە کۆی کردوونەتەوە منطقی سیاسی و با بڵێن خزمەتی خەڵک و خەمی خەڵک نییە بەڵکو خەمی چەند حزبێکە کە بێکەوە ئێستا با بڵێن حکومەتیان پێکێناوە هاتوون بێکەوە خۆتان دەزانن دوێنێ هەر سێ سەرۆکایەتێکە لەگەڵ سەرۆکایەتی قەزا دانیشتن و ڕێککەوتن لەسەرەوەی کە بڵێن ئەمە با بڵێن بڕیارێکی نادەستوریە و قبولکراو نییە
ئەوەی لە بەغداشە دیسانەوە ئەمایان لە پێناو پۆستە ئەوە خۆتان دەزانن یعنی نمونەی هەرە زەقی ململانیەکانی بینی پارتی و یەکێتی و ئەوەی کەوای کرد مافە دەستوریەکانی کورد و پێگەی کورد و قورسایی کورد ڕۆژ بەڕۆژ لە پاشەکشەدا بێ ئەم ململانێ ناگونجاوە بووە کە لە بینی پارتی و یەکێتی بەردەوام لەسەر پۆست و پارە لە بەغدا بووە و وێنەی کوردیان زۆر ناشرین کرد کەوایان لێ کرد کە کورد وەکو پێکاتەیەک تەنها شەڕی لەسەر مافە دەستوریەکان نییە بەڵکو لەسەر پارە و پۆستە. خۆتان دەزان لەگەت بگەڕێنەوە بە کتێبەکەی ئەوەی پۆل بریمەردا بچینەوە کە مزەکەراتەکانی خۆی کە کاتی خۆی لە عێراق بووە چۆن باسی سەرکردەکانی کوردەکە کە چیان داوا کردووە هێندەی پارە و پۆستیان داوا کردووە هێستا هێندە مافە دەستوریەکان و کەرکووک و ناوچە دابڕاوەکانیان باز نەکردووە. ئەمە ئەم ململانەیە ئێستا لە هەموو کاتێک زیاتر تونتر بووە لە بینی پارتی و یەکێتی و لە هەموو کاتێک ناشرینتر بووە و ئەمە ڕنگدانەوەی نەک هەر لە بەغدا پۆستی پارێزگاری کەرکووکیشان لەدەست کوردداوە. ئێستا کە ڕاکانزبووری بەردەوامە لەوەی کە بە پارێزگار ماوەتەوە و خۆی پەرلەمانتار بوو دەورەی پێشش وەکو پەرلەمانتار هەڵبژێردرا و نەچوو بۆ پەرلەمان و هەر لە پۆستەکەی خۆی مایەوە ئەم جارشان با بڵێن بەدیلەکەی سوێندی یاسایی خواردووە لە پەرلەمانی عێراق بۆی ڕاکانزبووری بمێنێتەوە. ئەوە شتێکە کە لەو سەفقانەی کە دابەشبوونە کوردیەکە وای کرد کە هەندێکمانەوەی ڕاکان بووە من بۆ خۆم پێم وایە پارتی لەگەڵمانەوەی ڕاکان بووە گرنگەوەی یەکێتی نەبێ عليه وعلى أعدائي بو منطقة تعاملي كردووە بۆ ئەوەی کە چێ دەبێت مهم وایە یەکێتی نەبێ و دواتر خۆی حاضر بکە بتوانێت پاژەوەی پۆستی سەر و کۆمار بەدەستێنێ ئەم جارە هەوڵ بدە پۆستی پارێزگاریش بۆ خۆی دەستەبەر بکە. ئەم دابەشبوونی هەردوو هێزەکە لە بەغداد ڕوونە بەڵام ئەوەی کە ینی بۆ کورد وەکو ڕخنە دەگیرەوەیە کە کورد لای ڕوونەکە چەند پۆست و بەرپرسیارەتی لە بەغدا وەردەگرێت باشتر بوو وەکۆی کە پێشتر نەوەی نوێ و فراکسیۆنەکەیان کە دواتر بووە لە پێناوی خەڵک کاوپەیمانەتێکیان پێکێنە داوایان کرد بە وەرەقێکی سیاسیەوە کورد بچێتە بەغدا. ینی باشتر نەبووە بێ کە ئێستا گرفتەکە گەشتۆتە ئاستێک وەکتۆ باسی کردتان بۆ پارێزگاری کەرکووک وا لێکدانەوە دەکرێت کە یەکێک لە لایەنەکان پشتیوانی مانەوەی پارێزگار بێ تەنانەت لەبەر ئەوەی کە ئەم پۆستە بۆ یەکێک لە لایەنە کوردیەکان نەبێ. بێگومان ئەم مەسلەی کە وەرەقەیەکی کوردستانی نەک کوردی کوردستانی کە مافە دەستوریەکان و داواکاریەکانی خەڵک و بۆ ئەوەی پێگەی کورد بەهێز بکە زەرور بوو لە بینی هەموو هێزە سیاسە کوردستانیەکان هەبێ و بەیەکەوە بچن لە بەغدا با بڵێن گفتوگۆ بکەن تەفاوز بکەن یعنی بەڕاستی جێی شەرم و شوورەیە یعنی ئێستا سوننەکان خۆتان دەزانن چەند دژی یەک بوون ئەوە خەمیس خەنجەر و ئەوە حەلبوسی پێشتر ئوسامە و جێفی و حەلبوسی ئەوە تا ئێستا ئەوان یەکیان گرتووە تەنانەت هەندێک هێزی کوردی وەکو پارتی خۆیان باز دەکەن و شانازی پێوە دەکەن دەڵێن ئێمە بووین دەورمان هەبوو لێ خستنی ناوماڵی سوننا و هەوڵ دەدەین ناوماڵی شیعەژڕێک بخەین کەچی ناوماڵەکەی خۆی شێواندووە تێکی داوە بۆتە سەبەبی ئەوەی ڕکەبەرایەتیەکی خراپ لە بینی هەموواندا هەبێ و هیچ وەرەقەیەکی سیاسی کوردستانی نەبێ بۆ ئەوەی بچن لە بەغدا بەیەکەوە بە یەکگرتووی بە خیتابێکی یەکگرتوو مامەڵە لەگەڵ دۆخەکەی عێراق بکەن. لە ڕاستیدا ئەوەی با بڵێن هاوپەیمانی لە پێناو خەڵک کە ئەمەیان تەقدیم کردووە ئەمە شتێکی باشە بەڵام ئەمە لە ڕاستیدا پێشتریش کراوە ئەنی ئەوە نییە پێشتر هیچ دەکرابێ ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان کاتی خۆی هەر گۆڕان لە سەرتاوە کە لە ڕاستیدا دائیمە پێداگری لەسەرەوە کرد کە وەرەقەیەکی کوردستانی و بێگرتووی بچین تەرکیز لەسەر پۆست نەکەین تەرکیز لەسەر مافەکان بکەین بەڵام ئەم دوو هێزە سیاسیە پارتی و یەکێتی گوێیان نە پێشتر گرتووە نە ئێستاش پێشبینی دەکرێت و چاوەڕێ دەکرێت کە گوێ لە ئەو داواکارە نەبگرن کە هاوپەیمانی لە پێناوی خەڵک وەنەوەی نوێ تەقدیمی کردووە. ئەوان یعنی بڕیارێکی سیاسی و ئیرادەیەکی سیاسی زۆر بەرژەوەند خوازانەی هەلپەرستانەی حزبیانیان هەیە بە هیچ شێوەیەک من پێم وانیە دەستبەرداری بن و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ڕنگدانەوەی زۆر خراپی هەبێ لەسەر دۆخی سیاسی و ئابووری هەم لە هەرێمی کوردستان هەم لەسەر پێگەی کورد لە بەغدا. باشە ئەو وێنەی کە هەندێک جار بەرپرسانی کورد پەنای بۆ دەبن ناشرینکردنی بەغدا وا وێناکردنی وەکو دوژمن و هەندێک جار پیشاندانیەوەی کە باسکردنەوەی کە مەترسی لەسەر هەرێمی کوردستانە ئەمە دیوەکی تریشی ئەو شەڕڕەیەکە تۆ ڕوون کردەوە لە بەغدا کرێ ئەم بۆوە مامەڵە دەکەن بۆ مامەڵە دەکەن لەگەڵ ئەو کێشانی کە هەیە لەبری ئەوەی کە پەڕێگی کەخڵانی مامەڵە بکەن بۆی کە ئەگەر
پۆستێک لە بەغدا هەیە لایەنە کوردەکان بەپی بەرکەوتنی هەڵبژاردن ڕوونەکە بەرکێ دەکەوێیان چۆن ڕێک دەکەون و گفتوگۆی جدی بکەن بۆی کە بگەنە ڕێکەوتنێک نەک ئاواویانەی بکەن بۆ ملانی و سراکەش بۆ شێوەکان لە بەغداوانیە بۆی کاکسیە لە ڕاستیدا منطقی سیاسی ئەوە دەخوازێ کە ئێمە ئەو واقعەمان لە بەرچاو بێ خۆشیمان بێ و ترشیمان بێ ئێمە بەشێکین لە عێراق دەستورێک بەیەکەوەمان دەبەستێتەوە ئەسڵەن نەک هەر بڵین بەشێکین لە عێراق و ببینە پاشکوی ئەملا و ئەولا ئەسڵەن کورد دەوری هەرە ئەساسی هەبوو لە دروستکردنەوەی ئەم عێراقی کە لە دوای ڕوخانی سەدام لە 2003 بەدواوە دەورێکی ئەساسی هەبووە من پێم وایە پێویستە خیتابی کوردی ئەوە بێ کە بەڵێ ئێمە بەشێکین و پێکهاتەیەکی سەرەچین نەتەوەیەکی سەرەچین لە عێراق و دروستکەری ئەم عێراقە تازەین و بێکەوە لەگەڵ لایەنەکانی تر و پێکاتەکانی تر بۆیە هەموو مافێکی دەستوریمان هەیە و لە دەستوردا ئەو مافانەمان سەسپاوە هەم لە تەعاملکردن لەگەڵ هێزە سیاسەکانی تری عێراق و لەگەڵ حکوومەتی عێراق هەم لە ئاستی نێودەوڵەتی و لە ڕێی دیبلۆماسی هەم لە ئاستی هەرێمایەتی بەو شێوەیە ئێمە ئەگەر مامەڵەمان بکرد بایە و ئێستا بیکەین پێم وایە ئێستا کە گەیشت بووین بە دۆخ و قۆناغێکی زۆر پێشکەوتوو لەوەی کە بێت بەڵام ئەم تەناقوزەی کە تۆ باست کرد ئەو پارادۆکسی کە هەر بەردەوام دەیبینین هەند ئەو هێزە سیاسیانە لە هەندێک کاتە بینی دەڵێ بەی بای عێراقمان تەلاقدا عێراق دەبێت بێتە جیرانێکی ئێمە و دەوڵەت دروست دەکەین لە هەمان کاتیشداچن شەڕ لەسەر ئەوە دەکەن لە عێراق پۆستی سەر و کۆمار وەربگرن و دەڵێن ئێمە بەغدا عمقی استراتیجی ئێمێ و عمقی سیاسی ئێمێ و ئیتر شانی ئەم ماز دەکەن و شانی ئەو ماز دەکەن لە پێناوی ئەوەی پۆستێک وەربگرن بەڵام ینی ئەمە من بۆ خۆم پێم وایە ئەوە پەیوەندی بۆ هەیە کە هەر هێزێکی سیاسی لە ڕاستیدا پێویستە لانی کەمی شەرمی سیاسی هەبێ ئەم هێزە سیاسیانە بەداخەوە دەڵێم ئەوە واقعەکەیە کە شەرمی سیاسیان نەماوە زۆر ئاساییە بەلایەنەوە ئەمڕۆ هەڵوێستێکیان هەبێ سبەی هەڵوێستێکی 180 دەرەجە بە پێچەوانەی هەڵوێستەکەی ئەمڕۆ دەرببڕن و باچیان نەبێ و بێنە سەر تەلەڤیزیۆن و دیفاعیشی لێ بکەن و مەجموعەیە خەڵکیش لەوانەی کە با بڵێن کۆیلەی ئەو حزبانن دەست بکەن بە چەپ لە لێدان و پیاهەڵدان بە بڕیارەکەی هەم دوێنێ هەم ئەمڕۆژ کە تەواو دژیەکەن زۆر باشە کاکاوە ئێستا گەربم پێ بڕوات پۆستی سەر و کۆمار تاوەکو ئێستەکە یەکلانە بۆتەوە ئایا هەممان سینیارۆ چاوەڕێ دەکرێت بۆ پێکەنانی حکوومەتیش و بە ئاسانی ئەم بابەتە یەکلا دەبێتەوە چ یەکلایکردنەوەی پۆستی سەر و کۆمار چ پێکەنانی ڕاستباردنی کەسێک بۆ پێکەنانی حکوومەت لە ڕاستیدا من پێم وایە ئەمەیان سیناریۆیەکی قورستر دەبێ هی پێکەنانی حکوومەت یان دەست نیشانکردنی کەسێک بۆ پێکەنانی حکوومەت ئێستا خۆتان دەزانن ئەوەی کە بە پەیوەندی بە پەرلەمانەوە بە سەرۆکی کۆمارەوە هەیە پێم وایە پەرلەمان کە تۆپەکە خراوەتە ساحەی پەرلەمانەوە پەرلەمان ئێستا دەتوانێت بە با بڵێن نیسابی یاسایی بە ئەکسەریەتی مطلق پیا بکات یعنی 165 پەرلەمانتان ئامادە بن ئەوە نیسابی یاسایی تاوا دەبێت دەتوانێت بڕیارێک دەربکە بڵێەوە دەرگای خۆپاڵاوتنم بۆ جارێکتر کردەوە کە ئەمە بە تەواوی ناکۆکە لەگەڵ دەستور و لەگەڵ قانونی خۆتەرشیحکردن بۆ پۆستی سەر و کۆمار کە ساڵی 2012 دەچووە بە تایبەتیش مادەی سێمی ئەو قانونە ئەمە دەکرێت دوای ئەوەش بە زۆرینەی سادا کەس با بڵێن دەرگاکە دەکرێتەوە و مڕەشەحی تر دێت و ئیتر ئەمە یەکلا دەکەنەوە بەڵام دوای ئەوە شەڕە قورسەکە و سیناریۆ قورسەکە مەسلەی دیاریکردنی کەسێکە مڕەشەحێکە لەلایەن سەرۆک کۆماری تازەوە بۆ ئەوەی حکوومەت پێک بێنێ کە دەبێ سەرۆک کۆمار دوای هەڵبژاردننی لە ماوەی 15 ڕۆژدا ئەو پەڕەکەی بە پێی دەستور دەبێت کەسێک دیاری بکە بۆ پێکەنانی حکوومەت تا شیعەکان بە تایبەتی ماڵی شیعە و دوو تەرەفە ئەساسەکەی شیعەکە ئێستا دابەش بوون نەتوانن تەوافقێک ئیتیفاقێک لە بەینیان هەبێ بۆ ئەوەی کە دیاری بکەن چێ دەبێتە سەرۆک وەزیران من پێم وایە ئەمە درێژە دەچێشێ و ڕەنگە ئاڵۆزیتر بێتە پێشەوە بۆ ئەوەی کە حکوومەتی تازە پێک بهێنرێ باشە کاکاوە بە هەمووانی کە باست کرد لە نێو پەرلەمان ئۆپۆسیۆن دەتوانێت چی بکات دەزانی کە بۆ نوێسا و پەیمانەتیەکەیە لە نێوان نەوەی نێو ئیمتیداد کاوپەیمانەتێکە لە نێو پەرلەمان هەم تەواجودیانی هەم قسەی نوێشیانە بوو لە دانیشتنی پەرلەمان پێت وایە کە ئۆپۆسیۆن دەتوانێت چۆن کار بکات چۆن دەتوانێت کاریگەری هەبێ ئەم دابەشبوونەی ئێستا هەیە لە بینی هەردوو با بڵێن هاوپەیمانێتەکە
هاوپەیمانەتێکیان ئەوەی کە سەدر و سوننە و پارتیە، ئەوی تریشیان ئیتاری تەنسیقی لەگەڵ یەکێتی و ڕەنگە هەندێک وردەهێزی تر، بەڵام ئەوانی تر دەمێنێتەوە لەو بینە. من بۆ خۆم پێم وایە ئەمانە دەوریان گرنگ دەبێت، ئەوە زۆر گرنگ دەبێت، ینی دەتوانن بۆ نمونە کە مەسلەی پۆستی سەرۆک کۆمار و کاندیدکردنی سەرۆک کۆمار ئەمە ئێستا کە تقریبن با بڵێن ئەو هاوپەیمانەی سەدرەکان 174 کورسیان کۆکردوتەوە، لەو بەرەوە ئیتاری تەنسیقی 110 کورسیان کۆکردوتەوە. ئەمە دەتوانن ئەو هێزانەی تر وەکو هاوپەیمانی لە پێناو خەڵکە ئەوانەی ترە دەتوانن بێکەوە تەنسیق بکەن. پێش هەموو شتێک بەلای منەوە ئەوە گرنگە پەرش و بڵاو نەبن، چونکە پەرش و بڵاویەکە و فرە خطابی لە بینی ئەوانە دەبێتە هۆی ئەوەی ئەو دوو تەرەفە گەورە و ئەساسیەکە ئیستیفادەیان لێ بکەن و لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان ڕەنگە هەوڵ بدەن بیان کڕن و ڕەنگە تەسیریشان لەسەردا بنێن. گرنگەوەیە من بۆ خۆم پێم وایە تەنها هاوپەیمانی لە پێناو خەڵک نا ئەوەی کە ئێستا کە با بڵێن 18 کورسیان هەیە چەندە، بەڵکو هەوڵ بدەن لەگەڵ ئەوانی تریش بەیەکەوە تەنسیق بکەن و ناڵێم فراکسیۆنێک یان با بڵێن هاوپەیمانێتێکی فراوان، بەڵام هیچ نەبێلانی کەمی تەنسیق لە بینیان هەبێ بۆ ئەم پرسە گرنگانەی کە ئێستا لە بەردەمی پەرلەمانە لە بەردەمی پرۆسەی سیاسیە. بۆ مەسلەی سەرۆک کۆمار کە دەبێ 220 ئەندام بۆ نمونە لە زەرسەیەکەم ئامادە بێت، دوای ئەوە ئەوان دەتوانن دەوە ببینن، دوای ئەوە لە مەسلەی پێکهێنانی حکوومەت و دیاریکردنی ئەو کەسا دەنجی ئەوان یعنی دەنگێکی گرنگ و خوێنراوە دەبێت و مەسلەی بەرنامەی حکوومەتە و داواکاریەکانی کوردە یان داواکاریەکانی شارعی عێراقیشە. خۆمە ناکرێت مەسەلەن تەنها لە پێناوی داواکاریەکانی کورد شەڕ لەسەرەوە دەکەینەوە ئەساسیە بێگومان، بەڵام بێگومان چۆن هەندێک عێراقی هەیە پشتیوانی لە داواکاریەکانی ئەمە دەکا، ئێمەش داهەستە عێراقەکە دژی گەندەڵی بین لەگەڵ ئەوەی بەدامەزراوەی کردنی حکوومەتی عێراق و حکومڕانی بین، لەگەڵ ئەوەی بین کە ئەوانەی بوونەتە هۆی کوشتنی خۆپیشاندەران دەستگیر بکرێن، سزا بدرێن. بۆ نمونە ئەمانە دەکرێت کۆمان کاتەوە بەیەکەوە، هەم هێزە کوردستانیەکانی دەرەوەی پارتی یەکێتی، هەم هێزە عێراقیەکانی تری دەرەوەی ئیتاری تەنسیقی و ئەو تەحالفی سەدر و ئەوانی تر پێچاهێناوە. بەڵێ سوپاس بۆ کاوە محەممەد، ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق، سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی، سوپاس بۆ بەشداریت.